ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت لە ژیاننامەیدا هاتووە دەفەرمێت دایکی مابوو باوکی وەفاتی کردبوو، دایکی ئافرەتێکی بە تەمەنی چوو بۆ ساڵەوە مەیلە خەڵەفاویەکی پێوە دیار بوو، لە بیرچوونەوەیەکی هەبوو، ماڵەکەیان لە لای مزگەوتەوە بوو، دوو قاتێک بوو. ئیمام ئەبوو حەنیفە هەمی شەش دەوڵەمەند بوو، بازرگانێکی گەورە بووە. ئەڵێ دایکی لە باڵەخانەکەی ماڵەکەوە لە حەوشەی مزگەوت تا ئیمام ئەبوو حەنیفە نەعمانی کوڕی ثابت دەرسی بە تەلەبە و فەقێکانی دەوت، دەرسی شەریعەتی پێدەوتنەوە. لەو کاتەدا ڕۆژی وا هەبوو دایکی پەنجەرەکەی دەکردەوە، دەیگوت نەعمان، هەر نەشی دەگوت ئەبوو حەنیفە یان مامۆستایان شیعە بە ناوی خۆی وەک منداڵێک بانکە، دایمە تۆ چەند گەورەبی بەخوا لەبەر چاوی دایک و باوکتە هەر مناڵەکەی جارانی، هەر ڕۆڵەکەی جارانی. نوعمان دەیگوت بەڵێ دایکیان، یەک مریشکیان هەبوو، وەرە گەنمت داوە بە مریشکەکە ئاوت بۆ دانا، وەرە بۆ لای مریشکەکە و ئاگال لێ بێ. ئیمام ئەبوو حەنیفە کتێبەکەی پێوە دەدا، فەقێکانی تەلەبەکان دەیان قوربان ئێمە دەچین، کورە ئەو مریشکە خۆبانی گەرمی دراوەتێ، دەیفەرموو واجب پەیدا بوو سنەت بەتاڵە، ئاو پەیدا بوو تەیەموم بەتاڵە، ئەمری دایکم واجبە، دەرسکردنەوەکە سنەتە، نەشیڵێ مۆڕم بە گونەهبار نەبم بەو شێوەیە، بەس دایکم کە بانگی کردم قەتعیە دەبێ بڕۆم بەدەمیەوە. کتێبەکەی پێوەدا دەرسەکەی بەجێ دێش دەچوو بەلای مریشکەکەوە، لەبەر ئەمری دایکی ئەو زانایی کە هەموو ئومەتی ئیسلامی هەموو قانون ناسانی دنیا قەرزاری علمی ئەبوو حەنیفەن، لەبەر یەک بانکردنی دایکی بۆ لای مریشکەکە گەرمونە ئاوی بداتێ بەجێ دێش دەرسەکە هەموو جارێکی ژیانی، چونکە تێگەیشتبوو لەم دینەوە خوا بەبێ حکمت نییە لە دوای خۆی باسی دایک و باوک دەکات، دەبێ ئەم ڕێزە پارێزرێ.